تەقەلای جێبەجێکردن، کاری سیاسی، سازدانی خەڵکی کوردستان. کوردستان بە درێژایی مێژووی تازەی ناوەندێکی بەهێزی دەسەڵاتدارەتی تێدا دانەمەزراوە ببێتە پایتەختی و لەوێوە دەست بەسەر هەموو کوردستاندا بگرێ تا بە تێپەڕینی زەمان بتوانێت زمان و فەرهەنگی یەکگرت و جۆری حکومڕانی سیاسی لەیەکچوو، جۆری ڕێخستنی ئابووری کۆمەڵایەتی لەیەکچوو بەسەر هەموو ئەوانەدا بسەپێنێ کە بە کوردی ئەدوێن یا لە کوردستان ئەژین. بە پێچەوانەوە کوردستان هەمیشە لەژێر دەسەڵاتی داگیرکەری بێگانەدا بووە. شاخایبوونی کوردستان لەلایەک و جۆری پێگاتنی کۆمەڵایەتی کورد لەلایەکی ترەوە زەمینێکی لەباریان ئامادە کردووە بۆ ئەوەی لەگەڵ داهێزرانی دەسەڵاتی ناوەندی بێگانەدا هەموو جار ئەمانیش دەسەڵاتدارەتی ئۆتۆنۆمی خۆجیی جیاجیا لە ناوچەکانی خۆیاندا دابمەزرێنن. لەو ساوەکە خەلافەتی عەباسی کەوتە لاوازبوون و دەسەڵاتی بەسەر ناوچە دوورەکانی قەڵەمڕەوەکەی داکەم بووەوە لە گۆشە و کەنارەکانی ئیمپراتۆری عەباسیدا چەندین میرنشینی سربەخۆ یا ئۆتۆنۆم دامەزران کە هەر بەناو لەژێر دەسەڵاتی خەلیفە واتە ئەمیری دارالئیسلام دابوون. لەو زەمانەوە لە کوردستاندا چەندین میرنشین دامەزرا، ئەگەرچی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بووە مەیدانی لەشکرکێشی و تەراتێنی مەغۆل و تورکمان، هەندێک لەوانە بە درێژایی چەند قەرن هەرماون و قەواری خۆیان ڕاگرت. لە سەرەتای قەرنی 16هەمەوە کوردستان بەکردەوە بوو بە دوو بەش، ئێرانی و عوسمانی. لەو زنجیرە پەیمان و ڕێکەوتنامانەدا کە لە ئەنجامی شەڕەکانی عوسمانی ئێرانیدا ئەبەسران، پەیمانی زەهاو 1639، نادرشا 1746، پەیمانی ئەرزڕۆمی یەکەم 1823، پەیمانی ئەرزڕۆمی دووەم 1847، بەشێکی درێژ و گرنگی سنووری ئەو دوو ئیمپراتۆریە لەسەرەوە تا خوارەوەی بەناوجەرگەی کوردستاندا تێپەڕی. دابەشبوونی سیاسی کوردستان بەسەر دەوڵەتێکی سونی و دەوڵەتێکی شیعیدا کە دوو زمانی ڕسمی جیاواز و دوو فەرهەنگی جیاواز و پەیڕەوی دوو جۆری ڕێخستنی سیاسی کۆمەڵایەتی ئابووری جیاوازیانە کرد، هەروەها دابەشبوونی هەر بەشێکی کوردستان بەسەر چەندین میرنشینی جیاوازدا سەرڕای دۆخی تۆپۆگرافی نالەباری ئەرزەکەی کە شاخ و دۆڵ و ڕووبار لە یەکتریدا بڕی بوو، ئەمانە هەمووی نەک هەر یارمەتی کوردیان نەدا بەرەو لە یەکچوونی فەرهەنگی کۆمەڵایەتی سیاسی بۆ پێشەوە بچێ، بەڵکو دەلاخەکانی جیاوازی و لە یەکنەچوونیان لە ناو دانیشتوانی کوردستاندا قوڵتر کردەوە. گەلی کورد لە ڕووی کۆمەڵایەتیەوە دابەش ببوو بەسەر چەندین تیرە و هۆز و خێڵی گەورە و بچووکدا. لە ڕووی ئابووریەوە بەشێکی گەورەی بەڕەوەندایەتی مابووە، هەندێکی خەریکی کشت و کاڵ بوو لە گوندی دواکەوتوودا ئەژیا و هەندێکی کەمی لە شار نیشتە جێبوو. لە ڕووی سیاسیەوە دەوڵەتی خۆی نەبوو، ئەوانی ژێردەستی عەجەم ئەبوو دڵسۆزی سیاسیان بۆ شاو، ئەوانی ژێردەستی ڕۆم ئەبوو دڵسۆزی سیاسیان بۆ سوڵتان هەبێ و ئەوانی ناوچەکانی سنووری هەردوو دەوڵەت بە جۆرەی گۆڕانی ڕووداوەکان و دەستکەوتی خۆیان بە ئاسانی باری دڵسۆزی خۆیان ئەگۆڕی. لە ڕووی فەرهەنگیەوە گەرچی زۆرایەتی کورد موسڵمان بوون، مەلاکانی کورد ئەبوو فێری زمانی عەرەبی بن، بەڵام دەسەڵاتی ئێرانی عەجەم فەرهەنگی فارسی و دەسەڵاتی عوسمانی تورکی فەرهەنگی تورکیان بەسەرا ئەسەپاندن. فەرهەنگی ڕۆشنبیرەکانی کورد بە جۆرەی دابەشبوونیان ئەکەوتە ژێر کارتێکردنی فەرهەنگی سێنەتەوەی جیاوازەوە. هیچ کام لە لەهجەکانی زمانی کوردی، گۆرانی، کرمانجی، بابانی نەیتوانی ببێتە زمانی فەرهەنگ و نووسینی تێکڕای کورد. جیاوازی نێوان لەهجەکانی زیاتر و قوڵتر بوو. لە ڕووی دینیەوە گەرچی زۆرایەتی کورد موسڵمان بوون، بەڵام ئەمیش دابەش ببوو بەسەر مەزهەبی جیاوازدا. سەرڕای زۆرایەتێکی سونی، شیعە و عەلەویشی تێدا بوو. لە پاڵ موسڵماندا بەشێکی کورد هەر لەسەر ئولی یەزیدی مابوون. لەم کۆمەڵە پچڕ پچڕەدا دڵسۆزی بۆ بنەماڵە، دڵسۆزی بۆ خێڵ، دڵسۆزی بۆ ناوچە، دڵسۆزی بۆ دین، دڵسۆزی بۆ مەزەب ئەکەوتە سەر و هەموو دڵسۆزیێکی تری وەکو دڵسۆزی بۆ نەتەوە یا دڵسۆزی بۆ دەوڵەتەوە. ئەوەش ببوو بەمایی دووبەرەکی و ناکۆچی و خۆخۆری کە بە گەورەترین دەردی کورد ئەژمێردرێ. شەرەفخان و ئەحمەدی خانی و حاجی قادر و هەموو ڕۆشنبیرەکانی تری کورد لەدەست ئەو دەردەست کاڵیان کردووە، بەداخ و پەژارەوە لی دواون. هەموو نووسەرانی بێگانەش وەکو بەشێک لە شەخسیەتی کورد باسییان کردووە. تەنیا دڵسۆزی ئارەزوومەندانە کە هەندێک جار ئەیتوانی لە سنووری بنەماڵە، خێڵ، لەهجە، ناوچە تێپەڕێ دڵسۆزی بوو بۆ شێخی تەریقەت. لە کوردستان دوو تەریقەت باو بوو، یەکێکیان قادری و ئەویتریان نەقشبەندی. لە دوای مردنی مەولانە خالید تەریقەتی نەقشبەندیش یەکێتی سەرکردایەتی تێدا نەما و دابەش بوو بەسەر چەندین شێخی بنەماڵی جیاوازدا لە ناوچە و شوێنی جیاوازدا. شێخ عوبەیدوڵایەکێ بوو لە گەورەترین شێخەکانی تەریقەتی نەقشبەندی لە سەردەمی خۆیدا. ئەمەش یارمەتی دەرێکی کاریگەر بوو بۆ ئەوەی پەیوەندی بەربڵاوی لەگەڵ سەدان مەلاو، میرزا و ئاغا و سەرۆکی عەشیرەت و لەگەڵ هەزاران کەس هەبێ و کەڵک لەو نفوزە زۆری خۆی وەربگرێ بۆ ئامانجە سیاسیەکانی.
خانەقاکەی شێخ لە نەهری جگە لەوەی ناوەندی ئیرشادی تەریقەت و پێکەوە گرێدانی ئەو ڕێکخراوە گەورەیە بوو، شێخ کردبووی بە بارگای سیاسی و سوپایی جوڵانەوەکەی. لەوێ ناودارەکانی کوردیە دی گفتوگۆی لەگەڵەکردن، کۆی ئەکردنەوە و ئامۆژگاریەکردن. بە پێی قسەی کرزن ڕۆژانە 500 تا 1000 کەسی ئەدی. بە جۆرەی راپۆرتی دیبلۆماتەکانی ڕۆز، شێخ لە مانگەکانی تەمووز و ئابی 1880دا چەندین کۆبوونەوەی لەگەڵ زۆر لە ناودارەکانی ئەو زەمانەی کوردستان کردووە. لە کۆبوونەوەیەکی مانجی تەمووزدا 200 کەسی لە گەورە پیاوانی کورد لەوانە سەرخێڵ و ئاغا و مەلا و میرزا لە بارەگاکەی خۆی لە نەهری کۆکردوێتەوە. لەو کۆبوونەوەیەدا شێخ وتارێکی گرنگی داوە کە ئامانجەکانی و بەشێکی پرۆژەکانی کارکردنی ڕوونەکاتەوە. شێخ لە ناو قسەکانی داوتی 550 ساڵ لەمەوبەر ئیمبراتۆری عوسمانی دامەزرا. عوسمانیەکان بە ڕێگەی نامەشروع دەسەڵاتیان گرتە دەست. پاش 400 بۆ 500 ساڵ حکومڕانی وازیان لە دینی ئیسلام هێنا و ڕێگەی کفریان گرت. لەو ساوە ئیتر کەوتە داهێزران تا دێ لە ڕوخان و هەڵوەشان نزیگەکەوێتەوە. هەڵوەشانەکەشی ئەوەندە بە خێرایی ئەڕوا گومانی تێدا نییە بەم نزیکانە ئەڕوخێ و دوایی دێت. کوڕە خۆشەویستەکانم، ئەبێ گوێڕایەڵی ڕاستپێرەکانی باو باپیرانی خۆمامین. بەسە ئیتر نابێ باری زوڵم و دیلایەتی تورکی کافر هەڵبگرین. پێویستە خۆمان ڕزگارکەین، نەتەنیا ئێمەی کورد لە تورکیای عوسمانی، بەڵکو ئەبێ برا کوردەکانی ئێرانیشمان لەم دوو حکوومەتەی ڕێی پێشکەوتنیان لێ بڕیوین ڕزگار بکەین. باو باپیرانمان داوامان لێکەن لە پێناوی دین و ئازادی نیشتیمانەکەماندا لە خوێنی خۆمان ببورین. زانایان وتویانە قۆستنەوەی هەلی لەبار زانایی و ژیریە. فارس ئێستا لەگەڵ تورکمان بە شەڕەوە خەریکن، هەموو هێزەکانی خۆیان ناردۆتە سەر ئەوان. ئەمەش بە معنای ئەوەی ئێستا هەلومەرج بۆ جوڵانەوەکەی ئێمە دژی حکوومەتی ئێران لەبارە. ئەگەرچی ئێمە لە فارس ناترسین، چونکە ئەگەر بە شەڕی شۆ خەریک نەبن، چەندی هێزی گەورەی جەنجی کۆبکەنەوە لە 100,000 سەرباز زیاتریان پێکۆ ناکرێتەوە، کە ئەویش نیوەی زیاتری لەو برا کوردانی خۆمانن کە حکوومەتی ئێران ئەیان چەوسێنێتەوە و هەمان هەستی ئێمەیان هەیە. لەبەرەوەی بەشێکی دەوڵەمەند و بەپیتی کوردستان لە ژێردەستی ئێراندایە، ئەبێ ئەو بزوتنەوەی خەریکین لە پێشدا بەرامبەر دوژمنە لاوازەکە دەست پێ بکە. بەمەش براکانمان و نیشتیمانە دەوڵەمەندەکەیان ڕزگارەکەین. ئەمەش سەرچاوەیەکی دەوڵەمەندمان بۆ تەمینەکە. یارمەتیمان ئەدا بۆ بەگژاچوونی دوژمنی دووەممان کە بەهێزترە، ئەویش تورکی عوسمانیە. لە کاتی ئابڵوقەدانی ورمێدا خەلیفە کلودیک پێشەوای دینی کاتۆلیکەکان خواجە داودی نوێنەری کۆنسوڵی عوسمانی لە ورمێ لەگەڵ قەشە سۆلۆمۆن ناردە لای شێخ عوبەیدوڵڵا. داوای لە شێخ کرد فەرمان بە لەشکرەکەی بدا ئازاری مەسیحەکان نەدەن. شێخ پێشوازی لێکردن و دوای ئەوەی گوێی لە قەشە سۆلۆمۆن گرت، لە خواجە داودی پرسی تۆ کێی؟ لە وەڵام داوتی کە نوێنەری شابەندەری عوسمانیە. شێخ وتی من بڕیارم داوە ئێران و توران فەتح بکەم و ئەم دوو وڵاتە لە دەست زیمامدارانی زاڵم دەربهێنم و زوڵم لەسەر خەڵک لابەرم. ئەوانەی لێرەدا ئایان بینی سەرۆکی ئێلاتی خاچی عوسمانین لە دەست زوڵمی کاربەدەستانی عوسمانی هاتوونەتە لای من. دوای تەواوبوونی کاری ئێران نۆبەی دەوڵەتی عوسمانی دێ. شێخ بۆ سازدانی خەڵک هەوری ئەدا لە ڕووی کۆمەڵایەتیەوە یەکگرتوو بن، ناکۆچیەکانی ناوخۆیان بخەنە واز لە دوژمنایەتی یەکتری بهێنن، نێشتنی دزی، جەردەیی، تاڵان، دەستدرێژی، پەرەپێدانی دادپەروەری لە ڕاپەڕاندنی کاروباری خەڵکدا، جێگیرکردنی ئاسایش، ئاشکردنەوەی خێڵە ناکۆکەکان لەگەڵ یەکتری، چاکردنی پەیوەندی و ڕەفتار لەگەڵ مەسیحەکانی دراوسیانی کردبووە بەرنامەی کاری ڕۆژانەی خۆی. لە ڕووی سیاسیەوە هۆشی نەتەوەیان هەبێ، زوڵم و زۆری کاربەدەستانی ڕۆم و عەجەم، ناڕەوایی دەسەڵاتی هەردوو دەوڵەت، ڕەوایی ئامانجەکانی خۆی لەبارەی ڕزگاری و یەکگرتنەوەی کوردستان و پێگەێنانی دەوڵەتی تایبەتی خۆیەوە تێبگەن. لە ڕووی سوپاییەوە ئامادە بن بۆ خۆچەکدارکردن و خۆڕێخستن و پێگەێنانی لەشکرێکی چەکدار کە بتوانێت دەسەڵاتی عەجەم و ڕۆم لە کوردستان ڕابماڵێ، نیشتیمانەکەی ئازاد بکا و لە دەستدرێژی داگیرکەری بپارێزێ. شێخ لە نامەکانیدا بۆ متەسەڕیفی ورمێ هەروە بۆ دکتۆر کوچران پێ لەسەر ئەوەداگرێ کە لە هەردوو بەشی کوردستاندا 9 ملیۆن بنەماڵەی کورد هەیە بە دووبەرەکی و ناکۆچی و کردەوەی خراپ تاوان بارەکرێن. گەورە پیاوەکانی کورد بەڵێنیان داوە بە یەکتری بۆ ئەوەی کۆتایی بە زۆرداری ڕۆم و عەجەم بهێنن، واز لە ناکۆچی ناوخۆیان بهێن و یەکگرتوو بن. بەم جۆرە شێخ عوبەیدوڵڵا هەوڵی ئەدا کە خەڵک ساز بدا لەسەر بنچینەی ئەوەی دڵسۆزی بۆ نەتەوە نیشتیمانەکان بخەنە سەر و هەموو جۆرە دڵسۆزیەکی ترەوە. فاناتیزم یان لێبوردنی دین، هەڵوێستی لە شیعە. هەندێک لەوانەی سەبارەت بەم بزوتنەوەی دواون تاوانی فاناتیزم تەعەسسوبی دینی بەپاڵەدەن، بەواتایەکی تر بە جوڵانەوەیەکی فەناتیکی دانن، دەمارگیری موسڵمانیەتی دژی مەسیحێتی و دەمارگیری سوننیەتی دژی شیعەتی،
تەنانەت کابراایکی ئەفشاری خەڵکی ورمێ نووسیوێتی لە پاش مردنی باوکی سربەخۆیی گەیاندە ئەوپەڕی لەخوا و پێغەمبەر یاخی بوو کەوتە سەر خەیاڵی جەوروستەم بوو بە سێهەمی فیرعەون و شەداد و ئەیگوت باوکم ڕەوزەی ڕێزوانی بە دوو گەنم فرۆشت ناخەڵەف بم ئەگەر من بە جوێکی نەفرۆشم بۆ ئەوەی نفوزی خۆی بەسەر خەڵک و عەشیرەتەکەی خۆیدا بسەپێنێ و خۆی بە مرۆڤێکی خارق العادە بناسێنێ کەشف و کەرامەتی پیشان ئەدا و خەوی درۆی ڕێگەخست هەندێک جاریەکێکی خستە مەدفەنی شێختەها و خۆی بە جلوبەرجی سپیەوە ئاهاتە بەرامبەر گۆڕی باوکی و ئەکەوتە پرسیار وەڵام بۆ هاندانی خەڵکی ئەوام ئەیوت شێختەها ئەڵێ ئەبێ ڕاپەڕی و عەشایار کۆ بکەیتەوە و لە ئێراندا ببیتە خاوەنی تاج و تەخت ڕافزیەکان لە ڕەگ و ڕیشە دەربهێنی و ڕەواج بە تەریقەتی حەق بدەیت و حکمی خۆ پێغەمبەر دابمەزرێنی ئەوسا بۆ هاندانی تێکڕای عەشیرەتەکان ڕاگەیاندنی جیهادی بەم جۆرە نووسی و لە سەرانسەری وڵاتدا بڵاوی کردەوە شێخی مازی بەزار بە کوشتن و تاڵانی ڕافزی رازی و خوێن و ماڵی ئەوانی بۆ ئێوە موباح کردووە و مژدەی حکوومەت و بەهەشتی داوە لە ڕاستیدا هیچ بەڵگەیەکی مێژووی پشتیوانی لەم چیرۆکە و لە ڕاگەیاندنی جیهاد دژی شیعە ناکات بەڵکو ڕووداوەکان و ئەو بەڵگە نووسراوانەی هی ئەو سەردەمەن دەریەخەن کە شێخۆی بە تەمای تاج و تەختی ئێران نەبووە چونکە داوای لە عەباس میرزای برای ناسڕەدین شا کردووە ببێتە شای ئێران هەروەها لێبوردنی دینی نەکفاناتیزمی کردبووە بەرنامەی کاری خۆی لە پەیوەندی بزوتنەوەکەیدا لەگەڵ گەلانی ناوچەکە بە موسڵمان و ناموسڵمانەوە و هەوڵی لەگەڵەدان کە ڕیان بچێشێ بۆ دۆستایەتی و کاری هاوبەش دژی دەرباری قاجار و بابی عالی شێخ لە ناوچەکانی ژێردەسەڵاتی خۆیدا فەرمانی دابوو بە هێزەکانی کە ڕەفتاری باش لەگەڵ هەموو کەس بکەن و بە هیچ جۆرێک ڕێگەی دەستدرێژی نەداوە بەکەس جگە لەمەش بۆ سازدانی گەلانی ناوچەکە بەبێ جیاوازی دین مەسیحی موسڵمان مەزەبی شیعی سونی داوای لە عەباس میرزا مەلیک ئارای شیعی و ئیقبالت دەولەی شیعی و ئاخوندە شیعەکانی ورمێ و مارشەمعونی ئاسووری مەسیحی و سەرۆکی کەنیسەی ئەرمەنیەکانی باشقەڵا کرد بۆ هاوکاری هەروەکو پەیوەندی لەگەڵ دیپلۆماتەکانی ڕووس و ئینگلیز کرد کە ئەوانیش مەسیحی بوون پێچێکە ئەو قسانە پروپاگەندەی کاربەدەستانی ئەو سەردەمەی ئێران بێ بۆ مەبەستی سیاسی خۆیان وەکو هۆیەکی گرنگی تەقاندنەوەی ناکۆچە کۆنەکانی نێوان کورد و عەجەم و خرۆشاندن و سازدانی خەڵکی ئازەربایجان کە لە ڕووی مەزەبی و نەتەوەیە و لە کورد جیاواز بوون بۆ ئەوەی گەلی ئازەری شیعە دژی بزوتنەوەیکی سربەخۆی خوازی کورد سونی هامدەن یاخود ڕەنگە بێ ئاگاداری شێخ و کوڕەکانی و لێپرسراوەکانی کەسانێک هەبوو بن هەڕەشەی لەو بابەتیان کردبێ ئەجینە هەمان نووسەرخۆی ناوڕۆکی چەند نامەیەکی نووسیوەتەوە کە شێخ عوبەیدوڵڵا بۆ هەندێک لە گەورە پیاوەکانی ورمی نووسیوە کە هەمویان شیعە بوون نەگەر دوور و نزیک بۆنی ئەم جۆرە قسانی لێنایەت بەڵکو دڵنەوای و ڕێزلێنانی زۆریشیان تێدایە شێخ عوبەیدوڵڵا لە کاتی ئابڵوقەدانی شاری ورمێدا لە نامەیەکدا بۆ میرزا حسێن ئاقا مستەهید گەورەی ئاخوندە شیعەکانی ورمێ نووسیوێتی من بۆ دادخوازی عەشایر و نەهێشتنی زوڵم لەسەر ڕەعیەداتوم دوو ڕۆژ لە ورمێ میوانی ئێوە بم لە ئێوە جگە لە سوێرساتی لەشکر شتێکی ترم ناوێ و لە مزگەوتی جامیعی ورمێ لەگەڵ ئەهلی ئیسلام نوێژەکەم و هەموو خاوەنکارێ لە سەرکاری خۆی ئەمێنێ و خۆم ئەچم بۆ تەورێز ئەگەر سەرکار ئیقبالت دەولە گوێڕایەڵ بێ پایەکی گەورەی ئەدەمێ ئەگەر بە قسەی منی نەکرد ڕێگەی مەدەن بێتەوە ناو شار من خۆم بە لەشکرەکەمەوە هاتووم نەوەکو یەکێکی لەشکر زەرەرێ بە خەڵکی شار بگێنێ چونکە ورمێ وەکو ماڵی خۆمدا ئەنێم ئینشاءالله مەحەبەتی زۆر دەرحەقی خەڵگەکەم لە نامەیەکی تردا کە لە ڕۆژانی شەڕ و ئابڵوقەدانی ورمێدا بۆ ئیقبالت دەولەی نووسیوە ئەڵێ میری میرانی گەورە دۆستە میرەبانە معلومە خانەوادیەوە لەگەڵ دوودمانی سەید تەهای مەرحوم لە کۆن و دۆست بوون و داعی ئەو پەڕی مەحەبەتم بۆ ئێوە هەیە ورمێ بە ماڵی خۆمەزانم و بەڕشتنی خوێنی موسڵمانان هیچ وەخت ڕازی نەبووم چەند جار سەرانی سوپا و عەشایر ویستیان دەست بە شمشێر و خەنجەر بڕژێنە ناو شار دۆزدار مانیع بووە نەیهێشتووە و نەمویستووە کە کوشتن و تاڵان لە ناو ئەهلی ئیسلامدا ڕوودا ئەگەر خۆڕاگرتنی ئێوە بەنیازی گەیشتنی یارمەتیە ڕێ یارمەتی بەسراوە لە هیچ شوێنێکەوە ئیمداد ناگا ئەگەر دووسێ ڕۆژ لە قەڵادا خۆتان بگرن ئاو ئازوقە و قورقوشم و باروتی ئێوە تەواو بوو ئەوسا ناچاری گوێڕایاڵی و تەمچی نەبن ئەگەر ئەمڕۆ خوێن ڕشتن لە ناوا بێ دوو ڕۆژی تر پەشیمانە بیتەوە باشتر وایە کاری ئەمڕۆ نەخەیتە سبەینێ و نەبیتە هۆی دوژمنایەتی بە سدیقی دڵەوە تەمکین بکەی و ئومێدەوارم بە پای بڵند بگەی وەسەلام ئەم نامەیە و چەندین نامەیتری شێخ بۆ سەرانی شیعە باسی هیچ جۆرە سوکاتێکی بەرامبەر شیعە تێدا نییە باسی ڕافزی و حەڵالکردنی خوێن و ماڵ و حکمی جیادی نەکردووە وەکو دوژمنەکانی باسیەکەن بەڵکو لە هەمویاندا بەڕێزەوە بە ئیسلام نایی بردوون ئەگەر شێخ عوبەیدوڵڵا نیازی مباحکردنی سەر و ماڵی شیعەکانی ورمێی هەبوایە لە باتی ئەوەی نامەی وەهایان بۆ بنووسێ و گفتوگویان لەگەڵ بکە
یەکسەر پەلاماری ئەدان و هەلیشی لەدەست نەئەچوو. پەیوەندی لەگەڵ عەباس میرزا مەلیک ئارا. شاهەکانی ئێران بە درێژایی مێژوو لە پیلان و ڕقەبەری یەکتری ترساون، باوک لە کوڕ لە باوک، برا لە برا پیلانی ژێڕاوە. مێژووی بنەماڵەکانی سەفەوی، ئەفشار، قاجار پڕێتی لە کوشتن و خەساندن و چاو هەڵکۆڵین و دوورخستنەوە و گرتن بۆ ئەوەی لەدەست مێمڵ و مڵۆزمەکانی خۆیان ڕزگار ببن. محەممەدشای قاجار لە پاش مردنی چەند کوڕ و چەند کچی لێبەجێما، لە ناو کوڕەکانیدا دویان لەوانی تر لە پێشتر بوون. یەکێکیان ناسڕەدین، ئاویتریان عەباس بوو. عەباس میرزا لە دایکەوە کوڕی خەدیجە خانمی کچی یەحیاخانی چاریق بوو کە یەکێ بوو لە وەجاغزادە کوردەکانی چاریق. بنەماڵی خەدیجە خانم موریدی شێختەی باوکی شێخ عوبەیدوڵڵا بوو. کوڕ و دایک لە لای محەممەدشا نزیک بوون. وەک ئەڵێن محەممەدشا بەر لەوەی بمرێ بە تەما بوو ناسڕەدین لە وەلیعەهدی بخات و عەباس میرزا کە نائیب سەڵتەنە و هێشتا مناڵ بوو لە جێی ناسڕەدین بکاتە وەلیعەهدی خۆی و لە پاش مردنی ببێتە شای ئێران. لە پاش مردنی محەممەدشا ناسڕەدین بوو بە شای ئێران، بەڵام ترسی ئەوەی هەبوو کە عەباسی باوک برای پیلانی لێ بجێرە و بێتە جێگەی. جگەلەوەی هەموو سامان و داراییان لە خۆی و دایکی زەوت کرد، مادعولیای دایکی ناسڕەدین ویستی عەباس کوێر بکە و ناسڕەدینیش هەوڵی لە ناوبردنیدا. لە ژێر گوشاری وەزیری مختاری ڕووس و ئینگلیزدا گیانی بە ساغی دەبرد، بەڵام دوور خرایەوە بۆ عەتەباتی عالیات لە عێراقی عەرەبی ژێردەسەڵاتی عوسمانی و زیاتر لە 25 ساڵ بە دوورخراوەیی مایەوە. ئەو ماوەیەش عەباس میرزا هێشتا هەر مای پەژارە بوو بۆ ناسڕەدین شا. شێخ عوبەیدوڵڵا کە ئاگاداری ئەم کەینوبەینە بوو، هاوکات لەگەڵ دەستپێکردنی لەشکرکێشیدا بۆ سەر کوردستانی ئێران بۆ ئەوەی ریزی دوژمنەکانی تێک بدا و کەڵک لە ناکۆچیەکانی ناو خێزانەکەیان لەسەر حکومڕانی وەربگرێ، بە دوو نوێنەری خۆیدا نامەیەکی بۆ عەباس میرزا نات. لە نامەکەیدا عەباس میرزای بانگێش کرد کە بەشدار بێ لە شەڕا دژی هێزەکانی ناسڕەدین شا بۆ ئەوەی لە پاش سەرکەوتنی ڕاپەڕینەکە تەختی ئێرانی پێ ببڕێ. کوردبوونی دایکیشی بەبیرهێنابەوە. عەباس میرزا بۆ ئەوەی دڵی ناسڕەدین شای برای لە خۆی پاک بکاتەوە دڵنیای بکە لە باتی ئەوەی بەدەنگ شێخ عوبەیدوڵڵاوە بچێ، هەردوو نێردراوەکەی شێخی بە گیراوی لەگەڵ نامەکەدا تەسلیمی ناسڕەدین شا کرد. شا لە پاداشتی ئەم دڵسۆزیەدا حکومڕانی قەزوینی بە عەباس بەخشی. عەباس میرزا خۆی ڕووداوەکەی بە درێژی لە بیرەوەریەکانیدا جێڕاوەتەوە. هەڵوێز لە مەسیحیەکان. ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە بە درێژایی مێژووی مرۆڤایەتی گرنگیشی تایبەتی هەبووە لە پێکەوە بەستنەوەی سێقارە گەورەکەی دنیا، ئاسیا و ئەفریقا و ئەوروپا، لەبەرەوە ڕێگە مێژوویەکانی پێکەوە بەستنی ڕۆژهەڵات و ڕۆژئاوا لەم ناوچەیەوە تێپەڕیوە. لەشکرە گەورەکانی ڕۆمانی، یۆنانی، فارسی، عەرەبی، مەغۆلی، تورکی هەر بەوێدا ڕۆیشتون و شەپۆلی گەورەی کۆچوڕێوی مێژووی هەندێک گەل ڕووی تێکردووە. لەبەر ئەوە سەر ڕاینەتەوە خۆجێ دێرینەکانی ناوچەکە هەندێک میلەتی تریشی تێدا جێگیر بوون و ناوچەکە بۆتە مۆزاتێکی ڕەنگاوڕەنگی ڕەگەز و زمان و دینی جیاواز. کوردستان لە ناوجەرگەی ناوچەکەدا بووە، هێزێکی ناوەندی تایبەتی خۆتی خۆی نەبووە لە لێشاوی هاتووان بیپارێزێ، ڕەنگە لە هەمووان زیاتر کەوتبێتە ژێرگوشارەوە. لە کوردستاندا لە کۆنەوە چەند نەتەوەیەک پێکەوە ژین، جگەل لە کورد گەلی ئاسووری، گەلی ئەرمەنیش لە هەندێک شوێنیدا هاوژین و هاوجێگە بوون لەگەڵی. ئاسووریەکان کە لە سەدەکانی پێشوودا بە نەستوری ناوبراون، خۆیان بە پاژماوەی ئیمبراتۆری ناسراوی ئاشووریدا ئەنێن. لە دوای تێکچوونی ئیمبراتۆری ئاشووری و وێرانبوونی پایتەختەکەیان دەربەدەر بوون و خۆیان خزاندۆتە ناوچە شاخاویەکانی کوردستانەوە. کۆمەڵی گەورە و بچووکی لە یەکچویان لە ناوچەکانی هەکاری، وان، بەتلیس، ئۆرفا، دیاربەکر، ماردین، نسێبین، قارس، مووسڵ، سەلماس، تەرگەوەڕ، مەرگەوەڕ، ورمێ پێکەوە ناو گوند و ئاوایی تایبەتی خۆیان دامەزراند و پارێزگاری قەواری تایبەتی خۆیان کرد. ئەرمەنەکان لە نەتەوە هەرە کۆنەکانی ناوچەکەن، خاوەنی شارستانێتی کۆن و مێژوێکی دوور و درێژن، خاوەنی دەوڵەتی بەهێز بوون و لە سەردەمێکدا بەشێکی کوردستان لە ژێردەستی ئەواندا بووە. تام چەرخانەی دوایی هەندێ بەشی کوردستان لەسەر ئەرمەنستان دانراوە. لە قەرنی ڕابردوودا لەگەلێ ناوچەی کوردستاندا بە تایبەتی وان، بەتلیس، دیاربەکر، قارس، ئەرزڕۆم، ئەرزنجان، هەکاری بە ژمارەی زۆر نیشتەجێ بوون و ئاوایی گەورە و ئاوادانیان هەبووە. لەجێر سایی دەوڵەتی ئیسلامیدا دینی مەسیحی بەڕەسمی ناسراوە، بەڵام هەرگیز مەسیحیەک هەموو ئەو مافانەی نەبووە کە موسڵمانێک هەیبووە. زۆر جار جیاوازی دینیان لێکراوە بە بەهانەی چەوساندنەوە و ئازاردان و کوشتن و تاڵانکردن. لە قەرنی حەڤدەهەمدا دەوڵەتانی ئەوروپی چەوسانەوەی مەسیحەکانیان کرد بە بیانووی خۆخزاندنە کاروباری ناوچەکە. میسیۆنێری دینی بە ناوی یارمەتیدان و پارێزگاریەوە بنکەی بەهێزیان تێدا دامەزران. پاشتریش دەوڵەتە ئەوروپایەکان مەسیحەکانی ناو ئێران و عوسمانیان کردە بنکەی دەزوەردانە کاروباری ناوچەکە
بۆ دابینکردنی دەستکەوتەکانی خۆیان. کەڵکی زۆریان لەوان وەرگرت لەو شارانەدا کە لە نێوان رووسیا و ئێران و لە نێوان رووسیا و عوسمانیدا بوو. رووسەکان کەڵکی زۆریان لە هاوکاری و شارەزایی و ئاگاداری ئەوان وەرەگرت دژی ئێران و تورکیا. دەسەڵاتدارانی ڕۆم و عەجەمیش ئەویان ئەکردە بەهانەی توندکردنی چەوسانەوەی مەسیحیەکان. کورد گەلێکی موسڵمانە، هەم بەدین لە ئاسووری و ئەرمەنیەکانی هاونیشتیمانیان جیابوون، هەم بە زمان و ڕەگەز جیاواز بوون. ناکۆچی بەرژەوەندی ئابووری هەندێک جار ناکۆچی لە نێوان کورد و مەسیحیەکاندا دروست کردووە. جیاوازی دین و زمان ناکۆچیەکەی قوڵتر کردووە. هەندێک لە مەلاو شێخەکانیش هەندێک جار ئاگری ناکۆچیەکان خۆش کردووە و هانی کوردیان داوە لە دژی ئەوان. میسیۆنێرە ئەوروپی و ئەمریکایەکانیش هەندێک جار دەوری خراپیان جێراوە لە تیشکردنی ناکۆچیەکان و هاندانی مەسیحیەکاندا دژی کورد. دوایتریش کۆنسوڵگەکانی بەریتانیا و رووسیا نفوزی بەهێزیان تێدا دروست کردبوون و بۆ خزمەتی دەوڵەتەکانی خۆیان بەکاریانەهێنان. لە سەردەمی ڕاپەڕینەکەی بەدرخانبەکدا 1940-1947 بە هاندانی میسیۆنێرە ئینگلیزەکان ئاسووریەکان لە بەدرخان هەڵگەڕانەوە. تێگەڵچوونی خوێناوی لە بینیاندا ڕوویدا. کۆنسوڵی بەریتانیا بە قازانجی ئاسووریەکان دژی بەدرخان لە لای کاربەدەستانی عوسمانی کەوتە کار. رووسیا و بەریتانیا کە چاویان بڕی بۆ ناوچەکە یەکێ لە دەستکەلاکانیان مەسیحەکانی کوردستان بوو. یەکێکیش لە بەهانەکانیان پارێزگاری ئەوان بوو لە دەستدرێژی موسڵمانەکان بە تایبەتی کورد. پەیمانی بەرلین 1970 کە لە دوای جەنجی رووسی عوسمانی لەلایەن رووسیا، بەریتانیا، ئیتالیا، نەمسا، ئەڵمانیاوە بەسەر بابی عالیدا سەپێنرا بوو بۆ ڕازیکردنی ئەرمان سەبارەت بەو هاوکاری لەگەڵ ڕووس دژی عوسمانی کردبیان و بۆ تۆڵەکردنەوەی لە کورد سەبارەت بەو هاوکاری لەگەڵ تورک دژی ڕووس کردبیان لە مادەی 61 دانووسیوێتی بابی عالی بەڵێنەدا لە ناوچە ئەرمەنی نشینەکاندا ڕێخستن و چاکردنی کە پێویستیەکانی ناوچەکە ئەی خوازن جێبەجێ بکە و سەلامەتی ئەرمەن لە کورد و چەرکەز بپارێزێ. بابی عالی ئەبێ بەردەوام دەوڵەتان لەو ڕێوشۆنانە ئاگادار بکە کە بۆ ئەمە بەستەدایان ئەنێ و دەوڵەتەکانیش چاودێری جێبەجێکردنی ئەو ڕێوشۆنانە ئەکەن. ئەم پەیمانە لەلایەکەوە بوو بە بەهانەیەکی تر بە دەست رووسیا و بەریتانیاوە بە ناوی پاراستنی ئەرمەن و چاودێریدا و دەستگاکانی عوسمانی لە جۆری جێبەجێکردنی پەیمانەکە زۆرتر دەزوەر بدەنە کاروباری ناوخۆی عوسمانیەوە. لەلایەکی ترەوە چەکێکی بڕندەیدا دەست تورک بۆ ئەوەی کورد لە ئەرمەن هامدا ئەو دوو میلەتە بکەن بە گژ یەکتریدا و بە یەکتری بترسێنن. شێخ عوبەیدوڵڵا بە دووربینیەکی زیرەکانەوە هەوڵیدا بۆ ئەوەی گەلی کورد و دەستڕۆیشتۆکانی نەکەونە ژێر کارتێکردنی پڕوپاگەندەی تورک و هەندێک فەناتیکی کوردەوە دژی گەلانی مەسیحی بە تایبەتی ئەرمەنی. ئامۆژگاری خەڵکیە کرد کە ڕەفتاری باش لەگەڵ مەسیحەکان بکەن، خۆشی مافەکانی ئەپاراستن و ڕێزی لێگرتن. بەردەوام هەوڵی ئەدا بۆ تێگەیاندنی کورد لە پێویستی ڕاگرتنی پەیوەندی دۆستانە لەگەڵیان. لە هەمان کاتدا لە هەوڵدانی بەردەوامدا بوو بۆ ئەوەی گەلە مەسیحەکان ئەرمەنی و ئاسووری ڕابکێشێ بۆ دۆستایەتی و پشتیوانی و بەشداری لە بزوتنەوەکەدا دژی دەرباری قاجار و بابی عالی. شێخ لایوا بوو ڕاکێشانی ئەوانە بۆ هاوکاری و بەشداربوون لە بزوتنەوەکەدا جگەلەوەی بزوتنەوەکەی پێ بەهێز و ریزی ناوخۆی پێ بتەو ئەبوو ئارام و ئاسایشی لە کوردستاندا باشتر ئەپاراست و پەچی پیلانەکانی تورکیای ئەخست بۆ نانەوەی دووبەرەکی لە بینی ئەم میلەتە زۆر لێکراوانەدا. سەرڕای ئەوانەش گرنگێکی گەورەی هەبوو بۆ بەدەستهێنانی پشتیوانی رووسیا و بەریتانیا لە جوڵانەوەکە، چونکە نفوزی ڕووس لەناو ئەرمەنی و نفوزی ئینگلیز لەناو ئاسووریدا بەهێز بوو. هەڵوێست لەوانە یان هەڵوێستی ئەوان لە بزوتنەوەکە کاری سەلبی یا ئیجابی ئەکردە سەر هەڵوێستی هەردوو هێزی ئەوروپی لە بزوتنەوەکە. لە کۆبوونەوە فراوانەکەی تەمموزی 1970دا لە نەهری کاتێک چەند کەسێ لەوانەی بەشدار بوون بۆ ئەوەی لە پێشدا جەبهەی داخلی پاک بکرێتەوە پێشنیاری ئەویان کرد لە سەرەتاوە دەست بکرێت بە کوشتاری ئەرمەنی لە کوردستاندا. شێخنەک ئەمەی پەسەند نەکرد، بەڵکو لە وەڵام داوتی ئەگەر ئەستەمۆڵ هەتا ئەو ساتە بە سەرزاری پشتی کوردی گرت بێت، ئەوە بەو مەبەستە بووە لە گاورەکانی ئەنەدۆڵ ڕاستیان بکاتەوە. خۆگەر هات و ئەرمەنەکان لە ئەنجامی ئەو هەڵوێستەدا تیا چوون، ئەو ساکوور لای کاربەدەستانی عوسمانی نرخیان نامێنێ و بە فلسێک نیانکڕێ. ئەگەر ڕاپەڕینی کورد ئاڕاستی ئەرمەنی بکرێ، ئەوسا دەوڵەتە ئەوروپایەکان لە کوڕ ڕازەبنەوە. شێخ چەند جارێ نامە و نوێنەری خۆی ناردە لای سەرۆکی کەنیسەی ئەرمەنیەکان لە باشقەڵا بۆ ئەوەی چاویان بەیەک بکەوێت لە سەردۆخی وڵات بدوێنە و ڕێوشوێنی بەکەڵک بدۆزنەوە. هەروەها چەند جارێ نامە و نوێنەری خۆی ناردە لای مارشەمعونی گەوری ئاسووریەکان. لەم هەموو تەقەلایە مەبەستی ئەوە بوو ئاسووریەکان و ئەرمەنیەکان وەکو کورد بەشداری جوڵانەوەکەی بندژی دەوڵەتەکانی ئێران و عوسمانی بۆ ئەوەی لە کوردستانی سربەخۆدا لە چەوسانەوە ڕزگار بن و بە مافەکانی خۆیان بگەن. شێخ عوبەیدوڵڵا لە کاتی هەڵاتنیدا لە ئەستەمۆڵەوە بۆ شەمزینان بە هەندێک لە ناوچە ئەرمەنی نشینەکاندا تێپەڕی. پیاوە گەورەکانی بینین، سەردانی کەنیسەکانی کرد، گفتوگۆی لەگەڵ کردن.
ئەگەرچی شێخ نەیتوانی گەورە پیاوەکانی ئەو دووگەلە ڕازی بکە ئەوانی شان بەشانی کورد بەشداری تەقەلای دیبلۆماسی چەکدار بن بۆ بەدیهێنانی استراتیژەکەی، چونکە کاربەدەستانی ڕووس و ئینگلیز لە ئەرزڕۆم، وان، تەورێز، ورمێ هەر یەکە لە لای خۆیەوە ئامۆژگاری ئەرمەنی و ئاسووریەکانیان نەکرد و زۆریان بۆ ئەهێنان بەشداری بزوتنەوەکە نەبن، یارمەتی نەدەن و هاوکاری نەکەن، بەڵکو لێی دووربکەونەوە. بەڵام شێخ ئەگەر نەیتوانی بێدۆستایەتی ئەو گەلانە بەدەست بێنێ، ئەوە هیچ نەبێتوانی وایان لێ بکە لە ململانەی کورد و دوژمنەکانیدا بێلایەن ڕابوەستن.